قەرەبووم ئەکات زەی وایە 4-5 ماڵ بەسەریەوە کابرا بەیانی بڕۆ بۆ کوێ بڕوە یعنی لە ئەنفار خراپتری بەسەر کابرا بووکم مافشە دەم بە جوتیارەکان بەڵام وەکو ناچاری مەجبورین ئیفرازەکە تەواو بکەین. لە شار و شارۆچەکانی هەرێمی کوردستان ماوەیەکە دەستکراوە بە دابەشکردنی زەوی بەسەر فەرمانبەراندا. هەرچەندە دابەشکردنی ئەم زەویانە خێر و بەرەکەت و خۆشیە بۆ بەشێک لە هاوڵاتیان، بەڵام لە قەزای شارەزۆر ناڕەحەتی بۆ بەشێکی تری هاوڵاتیان دروست کردووە. ئەچمەلای خۆیان ئەم جوتیارانە جوتیاری قەزای شارەزۆرن، گلەی و گازندەیانەیە لەسەر دابەشکردنی زەویەکان. مامەسڵاو لێ بێ پێم بڵێ گلەی و گازندەی ئێوەی جوتیارانی شارەزۆر چییە؟ وڵای گلەی و گازندەی بسم الله الرحمن الرحیم بەناوی خی گەورە و میهرەبان. گلەی و گازندەی ئێمە دیفاع لە عەزیز زراعیەکەین لە زاخۆ هەتا کەلار هەتا خانقین هەتا پێنجێن هەتا چەمچەماڵ و تەکێ و منتیقەی بازیان هەوێران بۆ بەڕاستی ئەو هەموو کارگە و مەعمەلوهینە لەسەر عەزیز زراعی دوورکە لە جوازی لە شاخەکانە دووریچکە کردبووە لە ناو عەزیز زراعیەکانە وێرانی کرد و ئیبادەی کرد. تێگەی لە من ئەمە وێرانکردنی وڵاتە نەک ئاوادانکردنی وڵات بەڕاستی ئەمە ئاوادانکردنی پێ بڵێن. تو عەزیز زراعیەکە فۆتێنی ئیبادەیکەی ئەم هەموو فەلاعەت لە ئیش و کار و من 15 سەر خێزانم لەسەر ئیش و کار فەلاعەتێژم. تێگەی لە من 15 سەر یاڵا حکومەت بەبیانی ممتحینەکە ئێمە وەکو جوتیاری قەزای شارەزۆر لە شارەزۆر هاتوین کۆمەڵی جوتیانی بەنای هەرێمیان قسێکم کەم بەرزانش قسەیان کردووە. ئێمە کاکە دیفاع لە ماف و قوتی خۆمانەکەین کاکە داوای هیچ ناگەن حکومەت ئەڵێ قەرەبووم بۆ چییە؟ قەرەبووم ئەکات زەی وایە 4-5 ماڵ بەسەریەوە کابرا بەیانی بڕۆ بۆ کوێ بڕوە یعنی لە ئەنفار خراپتری بەسەر کابرا ئەگەر لە ژێر خێوە تێکا بێ لە کابینەیەکە زەویەکەی بوێ ئەژی بس تو ئەگەر زەویەکەی لەسەر کاکە باخی میل دەسەدا سەوزە لە دەسەکە قاعی وڵاغ لە دەسەدا قاعی مەڕووماڵە هەمووی لە دەسە ینی ژیانی سفر زۆر سەر ئەم زەویە ئەم سەرکردایەتی کورد و بەرپرسی کورد و ئاڵێن باوکی کوردین کاکە بن و هەناکەم خەڵکۆ بزانن کاکە نوێنەرێکیان بنێرن. ئەم جوتیارانە کە داوای ئەوەکەن زەویەکانیان ئیفراز نەکرێ و دابەش نەکرێ بەسەر موچەخۆرانە وەکو زەوی کشتتوکاڵی زەرێکی زۆرە کە بەر زەوی کشتتوکاڵی ئەم ناوچە ئەکەوی ئەم جوتیارانە زەوی باو باپیرانیانە و ئەوان چەندین ساڵە بەهۆی زەویانەوە ماونەتەوە کاری لەسەرەکەن و بژێوی ژیانیانە من وەکو مافیان پێدەم بەڵام هەڵکەوتەی ئەم قەزا هەڵکەوتەی سەرۆکایەتی شارەوانی شارەزۆر کە لە ناو جەرگەی شارەزۆرە دروست کراوە کە چۆن دروست کراوە بۆچی دروست کراوە ئەو بابەتێکە گەڕێتەوە بۆ نزیکەی 40 ساڵ پێش ئێستا کامە ئێستا جێگەی باز نییە بەڵام ئەوەی کێسا واقعا لە شارێکەیە و کە قەزایە و نزیکەی لە سەر 600,000 کەسۆتیایەژی لە دوای دەرچوونی بڕیاری سەرۆکاتی ئەنجومەنی وەزیران بۆ پێدانی زەوی بێ ئێمەش بەدەم بڕیارەکە بچین و بڕیارەکە جێبەجێ بکەین و زەوی ئیفرازکەین حتمما زەویش کە لە ناو زەوی کشتتوکاڵەکانە ئیفرازەکرێەوە وەگوتم هەڵکەوتی ئەم شارش بە شێوەیەکە کە جگە لە زەوی کشتتوکاڵی هی زەویکەی بەدەمەوە نیە بۆیە بە ناچاری ئێمە پەنامان بردووەتە بەر ئیفرازکردنی ئەو زەویانەی کە لە ئەسڵا خۆی مڵکی شارەوانیە لە ساڵی 1970 کراوە بە ناوی شارەوانی وەکو لایەنە یاسایەکە ڕەخەزی کشتتوکاڵی لە دەستدا وەکو لایەنە یاسایەکە لەم بەزە وەکو واقع حالەکە هەر بەدەستی جوتیارەکان و ماوەتەوە بە زەوی کشتتوکاڵی ماوەتەوە بۆیە بە ناچاری پەنامان بردووە بۆ ئیفرازکردنی نزیکەی 1400 دۆنم کە ئێستا لە خۆناغی ئیفرازای و لە خۆناغی تەوابوونی نەخشەکایە بۆیە وەکو مافشە دەم بە جوتیارەکان بەڵام وەکو ناچاری مەجبورین ئیفرازەکە تەواو بکەین. هیچ خراپیەکەکرێنەوە جوتیارانە بەڵێ فەرمانی قەرەبووکمان بواتەوە و لە بابەتی تاواوکردنی ڕێکارەکانی قەرەبووی جوتیارەکانین ئێمە کە سەرەتا فەرمانەکە دەرچوو ئاراستەکە بۆ ئاراستە بوو کە ئەوەی کە وەکو یاسا مافی قەرەبووینی قەرەبوو نەکرێتەوە بەڵام جەختکردنەوەی سەرۆکاتی شارەوانیمان کە چەند جارێک جەختمان کردەوە هەتا بە سوپاسەوە جەختەکانمان چوە سەرۆکاتی ئەنجومەنی وەزیران چوونە ژێرباری قەرەبووکردنەوە کە بەڕاستی قەرەبووکردنەوەکەیش ینی بنەمای یاسایی نییە بەڵام سەرۆکاتی ئەنجومەنی وەزیران لە پێناو زەرمەند نەبوونی جوتیارەکان و لەسەر ڕۆشنایی داواکاری ئێمە چوونە ژێرباری قەرەبووکان بۆی فەرمانی قەرەبووکانمان بواتەوە جێبەجێکردن قەرەبووکە کتابی یەکەمی سەرۆکاتی ئەنجومەنی وەزیران کە ڕەزامەند بوون بە لە ساسی هەموو ڕووبەرەکە چەند ڕووبەرەکەی چەندێ بە لە ساسی قەرەبووی بۆکەین و بەڵام لەم دوایە ئەنجومەنی وەزیران کتابێکیان بۆ نردوینەتەوە بڵێن ئەو جوتیارانەی کە هیچ بەرایەکیان بە لە سادوو ئێمە هەوڵە دەین ئەگەر ڕێگری یاساییمان نەبێ قەرەبووی لە ساسیەکان بۆ جێبەجێ بکەین بۆی زۆرترین قەرەبوویان بەرکەوێ.